گەڵاڵەی ڕێفراندوم و دانی وەکاڵەت لە بەرانبەرکێ لەگەڵ درێژەی ئاخێزێکی شۆڕژگێڕانەدا. لە هەمان ڕۆژەکانی سەرەتای دەستپێکی شۆڕشی ژینادا شیاوی پێشبینی بوو کە لەگەڵ درێژەی ئەم ئاخێزە شۆڕژگێڕانەدا گرایشاتی سیاسی لە تەیفی ڕاست لە هەوڵی داشکاندنی خەست و ئامانجەکانی ئەم شۆڕشەدا بن و هەوڵ ئەدەن تا ئیمکاناتی خۆیان بۆ هاوتەریبکردنی لەگەڵ بەرژەوەندیە سیاسیەکانیان بەکاربێنن. هەروەها شیاوی پێشبینی بوو کە ئیسلاحخوازانی حکوومەتیش بێکار داننشین و بە تەرحگەلێکی بە ناوەرۆکی پاراستنی ڕژیمەوە دێنە مەیدان. ئەمڕۆ دوای 5 مانگ لەم ئاخێزە ئەم پێشبینیانە حاڵەتی کرداریان بە خۆیانەوە گرت و شاهدی هەوڵەکانی ئەم تەیفەی لە شکل و شێوازی جۆراوجۆردا. ئەم دواییانە میر حوسەین موسەوی خوازیاری ڕێفراندومی گۆڕانی یاسایی بنەڕەتی بووە. بەر لەوەیش ڕێفراندومی ئیسلاحی قانونی ئەساسی و کەمێک دواتر پێشنیاری دانی وەکاڵەت لەلایەن تەیفی ڕاستی ئۆپۆزیسیۆن بە یەک ئامانج بەڵام لە شکل و شێوازی جۆراوجۆردا تەرح کرابوون. هەڵبەت گشت ئەم تەرحانە لە 5 مانگی ڕابردوودا بە هاوارەکانی بڕوخێ کۆماری ئیسلامی یان تا ئاخر ڕاوەستاوین وەڵامی گرتووەتەوە و سەرنجێکی ئەوتۆ نەدراوەتە هیچ کام لەو تەرحانە. تا ئەو جێگایە بە ئیسلاحخوازانی حکوومەتی دەگەڕێتەوە ئەوان بە مستاقی چەقۆ دەستگی خۆی نابڕێت، نەتوانیویانە و نەویستویانە کە ببنە ڕەخنەگرێکی جددی سیاسەتی نێوخۆیی و دەرەکیەکانی ڕژیم. لە ماوەیەکدا کە ناوێک لەوان لە ئارادا نەبوو بەردەوام ڕێگای دەرچوون لەم نکبەتباریان لە سندوقەکانی دەنگداندا ئاوێتە بە فێڵ و گزەت دەبینی و خۆیشیان هەر بوونە قوربانی ئەو سیاسەتە. بەڵام ئاوی ڕۆیشتوو ناگەڕێتەوە بۆ جۆگەلەکەی و دەنگدەرانی جێی سرنجیان لە مانگی بەفرانباری 1396 بەملاوە بەسەر ئەم گۆمانەدا بازیاندا. ئێستا گۆیا ڕژیمێکی ستەمکاری وەکو کۆماری ئیسلامی بۆ ڕووخاندنی خۆی دەبێت ڕێفراندومەیەک بەڕێوەبەرێت. ئەگەر ئەمە حیلەگەری نەبێت ساویلکەیەکی بێ ئەوپەڕە. لە ڕاستیدا گەڵاڵەی ڕێفراندۆم لەلایەن کەسانی وەکو موسەویەوە بۆ گەیاندنی ئەم پەیامە کە ڕووخاندن دەردێک دەوا ناکات، هەر ئەو جۆرەیە کە خاتمیش ڕووخاندنی نەبە ممکن و نەبە باشی زانی بوو. تاو جێگەیە بە ڕەوتی پرۆڕۆژاوایی دەگەڕێتەوە. ئەم ڕەوتەش ئیمتیحانی خۆی داوە و لە ئەمڕۆدا بەبێ ڕخنەی جدی لە سیاسەت و کردەوەکانی دەورانی دەسەڵاتدارەتی خۆیان دەیانەوێت بە ناوی ئێران وەربگرنەوە و بە خەیاڵی خۆیان مێژوو بگەڕێنەوە بۆ دووە و هەمان بەساتی ڕابردوو جارێکی تر بەسەر خەڵکدا بسەپێننەوە. ئەم جۆرە هەوڵانە کە لەلایەن تەیفی جۆرا و جۆری گرایشی ڕاستەوە لە گۆڕەپانی سیاسی ئێراندا تەرح دەکرێن لەگەڵ ناوەرۆکی ڕاستەقینەی ئاخێزی شۆڕژگێڕانە کە خۆی لە دروشمی ژیان ئازادیدا ناساندووە ناکۆکن و هەر لەو ڕۆژەوە کە تەرح دەکرێن مۆری شکستیان پێوەیە. ئەگەر گەڵاڵەکانی ئیسلاحخوازانی حکوومەتی پاراستنی چوارچێوەی ڕژیمی ئیسلامیە بۆ سەڵتەنەت خوازەکانی شتێکی زیاتر لەوەی بنەماڵەی پەهلەوی بە خەڵکیاندا لە ئارادا نییە. پێچگە لە جیاوازی ڕواڵەتیەکانیان سەرجەمی ئەم تەرحانە خۆیان لە زەروەرەقی دموکراسی و مافەکانی مرۆڤدا ئیدامەدەری نایەکسانی و نادادپەروەری و بێمافی و ستەمگەریەکانی مەوجودن لە قاڵب و چوارچێوەی تردا. لەم ڕووەوە بە جورئەت دەتوانین بڵێن کە ئیسلاحخوازان و باقی گرایشە سیاسیەکان لە تەیفی ڕاستدا بۆ کۆمەڵگای شۆڕژگێڕی ئەمڕۆی ئێران نەک سەرمایەی سیاسی ئەو جۆرەی کە ئیدعا دەکەن بەڵکو بە سەرنجدان لە ئیمکانات کە لە بەردەستیاندایە بارێکی ئیزافی و کۆسپێکی جدین کە دەبێ وەڵامێکی قایم و پتەوی نایان لەلایەن ئاخێزی شۆڕژگێڕانەی خەڵکەوە پێ بدرێتەوە. بەخۆشیەوە تا ئێستا لەوێوە کە نەیانتوانیوە سەرنجی کۆمەڵ بۆ لای خۆیان ڕابکێشن و ئەو وەڵامەیان وەرگرتووە. ئەگەر بۆ ئیسلاحخوازان بوونی ڕووخانی ڕژیمی ئیسلامی بە گۆڕانی قانونی ئەساسی لە چوارچێوەی ئەم ڕژیمەدایە بۆ ڕەوتی سەڵتەنە تەڵەبەکانیش یان تەرحی تا ئەوپەڕ نادیموکراتیکی دانی وەکاڵەت لە ڕاستیدا ئامانجی گۆڕانی ئیقتیداری دینی بە ئیقتیداری سەڵتەنەتیە و دەست نەبردن بۆ مناسباتی زاڵەمانەی ئێستایە کە ئازادی و ڕفاه و بەرابەری ئینسانەکان قبول ناکات. لە ئەمڕۆدا هەنووکەی ترین بابەت بۆ خەڵکی زۆر لێکراوی ئێران ڕووخاندنی ڕژیمی ئیسلامیە.
لەمڕوەوە هەر گروپ و ڕەوتێک بە پێچەوانەی ئەم ئاراستەیە بڕوات زووتر لەوەی کە بەزێندا دێت لە نێو جەماوەری خەڵکی ڕاپەڕیودا پەراوێز دەکەوێت. پاشایەکی کە خوازیاری ئەوەیە کە لە ئاکامی شۆڕشی گەورەدا لە گۆڕەپانی سیاسی ئێران وەدەرنراوە یان ڕەوتی ئیسلاحخوازانی حکوومەتی کە دوای تێپەڕبوونی 13 ساڵ لە ئەمڕۆدا بەو ئاکامە گەیشتون کە ئیسلاحی سیاسی لە کۆماری ئیسلامیدا ئیمکانی نییە چۆن دەتوانن نوێنەر یا ڕێبەرانی بەرەکی ئازا و بوێری ئەمڕۆ بن. ڕەوتی ڕووداوەکان پیشانی ئەدات کە خەڵکی ناڕازی ئاڵای خۆیان نادەنە دەست ئەو ڕەوتە دواکەوتوانە. ئەوان لە مەسیری بەهێزکردنی بزوتنەوەکەیاندا بۆ ڕووخاندنی کۆماری ئیسلامی و دابینکردنی بارودۆخێک کە خۆیان زاڵ بن بەسەر چارە نووسیاندا هەنگاو هەڵدێننەوە.